بەمەبەستی ئامادەکردنی ڕۆشنووسی ئامادەکراوی سیاسەتی پاراستنی منداڵ لاریمی کوردستان، وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی باوکاری ڕێکخراوی یونیسف، کۆمەڵەی هیوای عێراقی کۆنفراسێکیان ڕێخست تا چەندین پرسی گرنگ تاوتوێ بکەن. وەک وەزیری کار وتی یەکێک لەو پرسانە داڕشتنی سیاسەتی پاراستنی مافەکانی منداڵە لاریمی کوردستان. داڕشتنی سیاساتی پاراستنی مافەکانی منداڵ لە هەرێمی کوردستان. دیارە لە هەرێمی کوردستانە هەندێک لە یاساکان هەن تایبەتن بە منداڵ، بەڵام نەیانتوانیوە بە شێوەیەکی تۆکمە و بە شێوەیەکی سەرکەوتوانە مافەکانی منداڵ لە هەرێمی کوردستانە بپارێزن. بۆیە ئێمە دەمانەوێت لە هەرێمی کوردستاندا سیاسەتێ دابڕێژین کە تەواوی مافەکانی منداڵ لە هەرێمی کوردستانە بپارێزێ. ئەم سیاساتانەی کە ئێمە ئەم ڕۆدای دەڕێژین کە کۆمەڵە خوبرای نێودەوڵەتیش هاتوون بە شێوەیەکی ستانداری نێودەوڵەتی دەبێت. لێپرسراوی کەیسی منداڵان لە ڕێکخراوی یونیسف ڕایگەیاند ئێمە ماوەی 3 ساڵە دەستمان داوەتە کەیسی کارکردن لەسەر منداڵان، بە تایبەتی ئەو منداڵانەی لەسەر شەقام چکار دەکەن و یا ئەوانەی ڕوبەڕووی توند و تیژی دەبنەوە یا ئەوەی دەبنە قوربانی کۆمەڵگا. وتیشی ئێستا هێڵێکی گەرمدانراوە لە ڕێگای ئەو هێڵەوە هەموو ئەو خێزانانە دەتوانن پەیوەندی بکەن یا ئەو منداڵانەی کە ڕوبەڕووی توندی و تیژی دەبنەوە. سەنگاندنێ یا توێژینەوەی بکەین بۆ ئەوی بزانین ئێمە ئەم منداڵانە هۆکارەکانی چین کە هاتوونەتە سەرجادا، چێ هۆکارێکە پاڵ بۆ نمونە خێزانەکانیان ئەنێن کە ئەم منداڵانە ئەهێنە سەرجادا و ئەم کارانیان پێکەن و ئەستیغلانیانەکەن. بەڕاستی وەکو ڕێکخراوی یونیسف بەتوان بڵێم لە ماوەی 3 ساڵە تقریباً ئێمە چەندەها تەوعیەمانیان بڵێن چەندەها جەلسەی ئاگادارکردنەوەمان کردووە بۆ دایکان و باوکان، بۆ خێزانەکان یانی گوایە و بۆ کۆمەلگا خۆشی و تەنانەت بۆ مناڵەکانیش لە چەند ڕێگەیەکی جیاوازەوە. بۆ نمونە ئێمە هێڵی فریاگوزاری مناڵمان هەیە کە یەک شەشە. وەکو منداڵپەرستی کوردستان ڕووپەیەکمان کردووە لەسەر باڵێن تومتیژی بەرامبەر بە مناڵ لە ئاسی خێزانە، لە ئاسی کۆمەلگا، لە ئاسی خوێندنگە. ئەتوانین بڵێن بە شێوەیەکی گشتی بە نزیکی لە 60 بۆ 65 جۆرێک لە ینی مناڵ ڕوبەڕووی جۆرێک لە جۆرەکانی تومتیژیە بێتەوە. خۆی بە شێوەیەکی گشتی ئەتوانین بڵێن ئەم دۆخێکی نالەبارە. لەوانەیە با بڵێن ئەگەر ڕێژەی تومتیژی لە ئاستێکا بێ ئەو دۆخە نالەبارە ئابوووریایی کە لە ئەمڕۆیە هەیە ینی ڕێخۆشکەرە بۆی ئاسی تومتیژیەکان ئەشێ زیاترکە. لە تەواوی ناوڕۆکی پرۆژەی ڕێکخراوی یونیسف کە ئامادەکراوە لەگەڵ وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی خوازیارن تەواوی ئەو یاسا و ڕێنمایانەی چ لە پەرلەمانی کوردستان دەرچوو و چ ڕێکخراوەکان کاری لەسەر دەکرێت پێداچوونەوەی جددی لەسەر بکرێ، چونکە ئێستا پێویستە زیاتر مافەکانی منداڵ دەستەبەر بکرێ و لە خۆیان بگرن. هەریات کەریم، گەلی کوردستان، هەولێر.